لێنەها لەسەر عادێ چ تێتە بجیکردن گەلو ئەو بریارên ku serdemê behsiyan li Kerkûkê carekên di tevîlin bû ji ber ku siyaseta erebkirinê ya terhîlê ya te'rîbê şîna teb'îsê ya teşeyyuê niha li wir tête bicîkirin. Bêguman mêvanekî me heye em ê bi berfirehî behsê vê rewşê digelkên birêz Kameran Kemerxan ew rêveberê nivîsîngeha Kerkûkê desteya giştî ya navçeyên Kurdistaniyên dervê îdare Herêma Kurdistanê. Kay Kameran bixêr bêt. Karwan bibûre. Kay Karwan bixêr bê kay Karwan. Helbete Kerkûk li helûmercekî zor dijwar da tê de pare. Yani yasa derçûla Parlemanî Iraqê ke biryarekanî serdemê rejimê Be'es taybet bi zevîwzar helbû eşênirêtەوە بەڵام تا ئێستا کار پێ دەکرێت لە کاتێکا یاساکان کار پێ ناکرێت یعنی ئەو ڕەوشە دووفاقیەی لە کەرکووکە چۆن هەڵە سەنگین بووە بەداخەوە ینی زۆر نامورتاح هەم کاتێک کە ڕۆژانە ئێمە قسە لەسەر یاساشکێنی و داگیرکاری و هەڵمەتی بە عارەبکردنی کەرکووک و ناوچە کوردستانەکانی تر قسە ئەکەین بەداخەوە حکوومەتی عێراق پابەندی بڕیارەکانی خۆی نییە پابەندی ئەو واژوانێک کە بۆ جێبەجێکردنی یاساکانی بەندە دەستوریەکانی حکوومەتی دەستوری عراقی فدرال جێبەجێ ناکا پابەندی نیە بەداخەوە لە پاش ئەوەی کەوا لە مانگیەکی 2025 لە ئەنجومەنی نوێنەرانی عێراق بڕیارێکی زۆر نیشتیمانیانە درا بە هەڵوەشانی بڕیارەکانی مەجلس پیادە سەورە بەداخەوە لە مانگی سێ ئەو بۆ حکوومەتی عراقی پاشەوەی کەوا بڕیارەکە مەرسومی کۆماری بۆ دەرچوو بڕیارەکە چوو ئەنجومەنی وەزیرانی عێراقکە پێویست بوو حکوومەتی عێراق هەرچی زووە دەست بکات بە جێبەجێکردنی ڕێکارە کارگیرەکانی دەرکردنی ڕێنمایەکان بۆ جێبەجێکردنی ئەو بڕیارە کە هەر بڕیارێک لە ئەنجومەنی نوێنەران دەرچێ و کە مەرسومی کۆماری هەبوو چوو ئەنجومەنی وەزیرانی عێراق یەکسەر ئەبێ جێبەجێ بکرێت بەبێ ئەوەی بەتایبەت لەوەی کەوا ئەم بڕیارانە ڕۆژانە کیشێکی ئێزگار زۆری دروست کردەوە بۆ خەڵکی سنوورەکە ئەوە پێی مادەی 140 کە مادەیەکی دەستوریە لە دەستوری عراقی فدرال ئەبێت حکوومەتی عراقی هەنگاوی زووتری بنایە بەڵام بەداخەوە لە مانگی سێەوە بڕیار ئەنجومەنی وەزیرانی عێراق بڕیاری داوە لیژنەیەکی پێکهێنا بۆ ئەوەی کەوا ڕێکارێک کارکێڕەکان جێبەجێکە بەڵام تاوەکو ئێستا ئەبینین هیچ هەنگاوێکی کردداری نەنرا بۆ ئەو هەنگاوە کردداریانە نەهاوێژرێ لە کاتێکەوە کوتوتی ئەم یاسایە لە پەرلەمان دەرچووە تەزدیق کراوە لە واقعی ڕۆژنامەی واقعی دەرچووە هەنی بوو جێبەجێ ناکرێت لەسەر هەمومان ئەو حقیقەتەمان بۆ دەرەکەیەک کێشەی کورد لە عێراقا بە تایبەتی لە سنووری ناوچە کوردستانەکان کێشەیەکی سیاسیە ئێمەی کورد بە حکوومەتمانەوە بە خەڵکمانەوە لەو سنوورە و لە تەواوی چوارچێوەی عراقی فدرالە کێشەی سیاسیمان بۆ دروستەکرێت بۆی کەوا نەفەسێکی ئازادی هەڵنەمژین لە هەر شوێنێک لە هەر جێگایەک یاسایەک لە بەرژەوەندی تاکی کورد بێ کێشەی بۆ دروستەکرێت بۆ ئەگەین ئەو حقیقەتی کەوا عقلێتێکی شۆڤێنی تاوەکو ئێستاکە بە هەمان نەفەسی ڕژێمی بەعسی پێشوو کارەکان لە عێراق و هەنگاوی مرۆڤ دۆستانە جێبەجێکردنی یاسا و دەستور نانە بۆیە ینی پێویستە لەسەر هەموو گەلی کورد بە هەموو حزب لایەنە سیاسیەکان بە هەموو بەرپرسانی لە هەر لەسەر و کۆمار و ئەندامانی ئەنجومەنی نوێنەرانی عراق و ئەندامانی ئەنجومەنی وەزیرانی عێراق وەزیرە کوردەکان حکوومەتی عێراق فشارێکی گرنگ بکەین لە سەروبەندی انتخاباتین بۆ ئەوەی کابینەی داهاتوو ئەساسێک دروست بێت تاوەکو بە ئاراسی جێبەجێکردنی مادەی 140 هەنگاو بدێت خۆ دەزانی ینی فشار زۆر هەیە یاسا دەرچووە لە دەستورا بێگومان بەرگەیەک تایبەت مادەی 140 بە ئاساییکردنی ڕەوشی کەرکووکە بەڵام کامانە جێبەجێ نەکرێت عقل و ئیرادەیەکی وا نەبێ کەمە جێبەجێ بکە ینی چ زەختێکی دیکە بکرێت کەواتە لە کەرکووک کەوە لایەنی پەیوەندیدارن چاودێری ڕەوشەکە دەکەن ینی بە بەرپرسانی ئەوێ ناڵێن کە بوو بریارەکانی ڕژێمی بەعس تەفعیلە بەڵام بریارەکانی عێراقی دوای 2023 تەفعیل نییە ئێمە ئەزارین ینی حقیقەتێکی لە کەرکووک بە تایبەتی کە ئەڵێن ناهەموو ناوچە کوردستانەکان کەرکووک وەکو سەری ڕم وایە کە مادەی 140 پابەندی حکوومەتی عراقی کرد بە چارەسەرکردنی هەموو کێشەی ناوچە کوردستانەکان خۆ مادەی 140 تەنها پەیوەست نییە بە کورد خۆ تەنها تا ینی گەلی کورد سودمەند نییە لە مادەی 140 مادەی 140 بە هەمان شێوە پێکاتی شیعە زۆر سودمەندترە وەکو لە کورد ئەو هەنگاوانی کە ئەوان ناویانە بە ئاراستەی جێبەجێکردنی ئەو مادە دەستوریە بەڕاستی شەرمەزارکەرە بۆ خۆیان چونکە دیسانەوە ئەوەیان سلمان بۆ هەموو دنیا کە عقلەتێکی شۆڤێنی لە عێراق حکومەکە و نایانەوێت پابندی ئەو مەرجە دەستوریانە بن فشارەکان چییە پێشەموو شتێک ئێمە فشار ئەتوانی فشارکەیت بۆ نمونە پێشەموو شتێک ئەتوانی کورد یەک دەست و یەک دەنگ بێت کاتێکەوە کورد پەرتەوازیتیا بوو بە دڵنیایەوە دوژمن ئەتوانێت بە ئاراستەیە کار بکە کە لە بەرژەوەندی تۆیان نەبێت هێزی کورد دابەش بووە بۆ نمونە بڵین ئەگەر کورد بە هەموو حزب دەسەڵاتدارەکانەوە بە ئۆپۆزیسیۆنەوە لە بەغدا یەک دەنگ و یەکگرتو بن بە دڵنیایەوە ئەوان ناتوان بۆ شێوەمان بەڵێمان لەگەڵا بکەن ئەمان دێن چیەکەن لە بەرامبەر کێشەی وەکو کێشەی میزانی و موچە بۆ دروستەکەن تاوەکو تۆ کێشە ئەساسەکە لەبیر بچێتەوە ئێمە کێشەی خاکمان هەیە
موچە زۆر گرنگە میزانە زۆر گرنگە بۆ بژێوی ژیانی ڕۆژانی هاوڵاتیان بەڵام ئەوان دێن بۆ ئەوەی کەوا تۆ نەپەرژی بەسەر ئەوەی کەوا دەستبەری بۆ جێبەجێکردنی مادەی 140 بۆ چارەسەرکردنی کێشە دەستوریەکان بۆ گەڕانەوەی خاک زۆر گرنگە تۆ سنووری جوگرافی وڵاتەکە تەرێمەکە دیار بێت. ولی پێم وایە ڕایگەشتی کوردستانیش باش گەشت و تاوقەناعەتە کە بەغدا چ نیەتێکە بەرامبەر هەرێمی کوردستان تو باسی موچەت کرد حتا بەرامبەر موچە یاسا هەیە یاسا لە پەرلەمان دەرچوە ڕێککەوتنی سیاسیە ئەوان پابەندا بن هەر ڕۆژە و کێشەیەکی تر دروستەکەن ئێمە جارێکی دیدینە سەر کەرکووک ئەحسای 57 هەیە کە لە چارچاوی ئەحسایە کورد زۆری نەبوو لە کەرکووکە بێگومان بە پێ بڕیارە بەرکارانەی کە دەرچوون پێویستە هەر کەسێ لە کەرکووک بێ زەوی بەناوی ناکرێت تا سەرژمێری 57 نەبێت دادگای باڵای عێراقی ئیداری پێچەوانەی ئەمە بریاری داوە سەرنجی تو لەسەر بەداخەوە ینی لە دوایین یاساشکێنەکان ئێمە ڕۆژانە لە کەرکووک یاساشکێنی ئەبینین کەوا حکوومەت چ بە هێزە ئەمنێ جیهەتی ئەمنی و جیهەتی ئیداری پابند نییە بە یاسا و دەستوری عراقەوە کەواتە ئەمە یاساشکێنیە لە تازەترین بڕیارانە بڕیاری دادگای باڵای ئیداری عێراق ئەو بڕیارەی هەڵوەشاندۆتەوە بە یاسایی هەژمار کردو کاتێک کەوا لە مابەپی مادی 140 هەر هاوڵاتیەک ئەحسای 57 نەبێت کە بە تەندروستی ترین ئەحسادا ئەندرێت لە عێراقا هەر هاوڵاتێک ئەحسای 57 نەبێت ناتوانرێت زەوی بکرێ بە ناوەوە کە ئەمەش بۆ مۆزوعی بابەتی زەوی کشت و کاڵەکانی زۆر بابەتێکی گرنگە ئەحسای 57 ئەساس دانراوە ینی تۆ ناتوانانی جارێکی تر پێچەوانی دەستور بڕیارێک بدەیت ئەمە بۆمان دەرەکەوێت کە ڕۆژانە لە هەر دەرچێکە ئەوان دەرفەتێکیان بۆ بڕەخسێ بەردەوامن لە تعریبکردن و یاساشکێنی و پێشێلکردنی دەستوری عراق بۆ دەزانی دەستور بڕگە مادەکانی دەستور نابێت بگۆرە ئەگەر بیش گۆرە دەبێت بخرێتە ڕاپرسی گشتیەوە کەواتە بوو دادگای باڵای ئیداری پێچەوانی دەستور بریار دەدات وتمان خۆی جێبەجێ دەکرێت ئەمە خۆی نابێت ئەو بڕیارە پێچەوانی دەستوری عراقی فدرالە بەپێی مادەی 140 کە مادەیەکی سابتە لە دەستوری عراق نابێت بڕیارێکی میزاجی بە بڕای من بڕارێکی میزاجی بڕیارێکی سیاسیە بۆ نمونە هەر بە قەزاکردنی قەرەتە بەش لەو چوارچەوەیە هەموو گۆڕانکاریێکی ئیداری جغرافی لە سنووری ناوچە کوردستانەکان ئەبێ بگەڕێتەوە بۆ مادەی 140 کە نەگەڕای بۆ مادەی 140 و دوایەوە بگەڕێتەوە بۆ مادەی 140 یەکەم دووەمیش بە هەمانجی لەگەڵ حکوومەتی هەرێمی کوردستان چونکە بەپێی دەستوری عراق بەپێی مادەی 140 ئەو سنووری ناوچە کوردستانەکان کە ناوزەم کراوە مادەی 140 لە دەستوری عراقا کە لە 2005 گەلی عراق هەموو دەنگی بۆ داوە ئەبێت هەر گۆڕانکاریەک هەر بەڕێوەبردنێک هەر شتێک لەو سنوورە بکرێت ئەبێت بە هەمانگی بێ لەگەڵ حکوومەتی هەرێمی کوردستان کەواتە ناوچەیەکی هاوبەشە لە نێوان حکوومەتی عراقی فدرال و لە نێوان حکوومەتی هەرێمی کوردستان کەواتە هەر بڕیارێکی تاکلایەنانە یاساشکێنیە پێشێلکردنی دەستورە کەواتە ئەو حقیقەتە هەموو ڕۆژێک دووبارە بێتەوە هەموو ڕۆژێک ئەوان ئیسپاتێکن لەسەر خۆیان حکوومەتی عراق کە حکوومەتێکی شۆڤێنیە کە حکوومەتێکە لەژێر ئەجەندای ئەقلیمیدایە کەواتە ئومێدمان وایە کە بەرەو ئینتیخاباتە چین ئومێدمان وایە تاچی کورد زیاتر هۆشیارتر بێتەوە تاچی کورد زیاتر نیشتیمانیانە بیر بکاتەوە هەنگاو بنێ بە ئاراستەی ئیسپاتکردنی ناوچە کوردستانەکان کە ناوچەیەکی کوردستانیە ناوچەیەکە سەر بە گەلی کوردستانە سەر بە حکوومەتی کوردستانە هەمومان بەرەو سندوقی دەنگدان بڕۆین ئومێدمان وایە تاچی کورد ژیرانەتر نیشتیمانیانەتر بیر بکاتەوە و حزب لایەنە سیاسەکانیش بەڕاستی چونکە هەر تاچی کورد ناتوانێت حزب لایەنە سیاسەکانیش بەرژەوەندی نیشتیمانی بخەنە پێش بەرژەوەندی حزبی بەرژەوەندی تاچەوە هەمومان دەست لە ناو دەستاوکو بە ئاراستەیەک بڕۆین فشارێک دروست بکەین کەواتە فشارێک کوردستانیەکان لەم هەستکارە تێبگەن لە مۆزە هەستکارە تێبگەن کە تا ئێستاش کورد کێشەی خاک کێشەی جوگرافیا کێشەی ناسنامە لە عێراق هەیە نیوەی کوردستان تا ئێستا ئەو ناوچە کێشە لە سەرەکانە پێتوایە هەموو لایەنە کوردستانیەکان بە تایبەتی ئەوانی ئێستا دروست بوون لەم وازع خراپە تێبگەن خۆی حقیقەتێکەیە زۆر جار ئینسان کە حقیقەت ئەڵێ تۆزێک ڕزایشی گرانە بێ باورتان هەبێ هەموو لایەنە سیاسیەکان وەکو یەکبیر ناکەنەوە بۆ قەزی قەومیەکە ئێمە یەکەم کێشەی ئێمە کێشەی خاکە کاتێک کە تۆ خاکەکە لەژێر دەستانە بوو بە هەر هۆکارێک بێت ئەوە تاخۆ بەپێی بڕیار بەپێی بڕیاری ئەنجومەنی نۆرانی عێراق تازەترین بڕیارە کە ئەبێت ڕێکاری یاسایی بنێ بە ئاراستی جێبەجێکردنی ئەو بڕیارە ئەو یاسایی کە خۆیان دەنگیان بۆ داوە کاکە خۆ کورد زۆری نەنین لە پەرلەمانی عێراق ینی پێویستە هەموو لایەنە سیاسیەکان وەک یەکبیرکردنەوە لە قەزێ قەومیەکە کورد بەداخەوە تاوەکو ئێستا لە سنووری ناوچە کوردستانەکان ئێمە ئەمنی قەومیمان نییە هەر کەسێک بە ئاراستەیەک بیرەکاتەوە هەر کەسێک بە ئاراستەیەک هەنگاوانێ هەر کەسێک بە ئاراستەیەک کردارێکەکە و ئیتیفاقێکەکە لە سنووری ناوچە کوردستانەکان ئەبێت بە بیر لەوە بکاتەوە لە چوارچێوەی ئەمنی قەومی کورد هەر شتێک بەرژەوەندی باڵای گەلی کوردستان بە دەربوو لێی بەڕاستی ینی ئەمری واقع نابێت قبوڵی بکات
ئەبێ گەلی بە کورد سزای تایبەتی بدرێت. کەرکووک کە بە عمقی ستراتیژی باشووری کوردستان دانرێت بەڕێز کاروان کەمەرخان ڕێبەبەری نویسینگای کەرکووک کە دەستیا گشتیان ناوچەیان کوردستانی زۆر سپاس. سپاس بۆ ئێوەش.